بەهۆی مامەڵەی بەشێک لە بەرپرسانی ئیداری دەروازەی سنووری پشتە و خراپی ڕێگاکەیان شۆفێرانی مەرزەکەمان گرتنیان لە گواستنەوە و شمەک و کاڵە ڕاگەیاند لەگەڵ ئەوەی مەرزی پشتە مامەڵە و کاری بازرگانی تێدا دەکرێت بەڵام تاوەکو ئێستا هیچ یەک لە حکوومەتی عێراق و ئێران بە شێوەیەکی فەرمیدانیان بە دەروازە سنوورێکەدا نەناوە ئەمەش بێزاری لای شۆفێران دروست کردووە کە باران بارێت 34 سیارەتایە بە پارە سیارۆ نەسەرەوە ئێمە هەڵەسین لەسەر حسابی خۆمان یعنی سایقی 5,000 سایقی 10,000 کۆمەڵە پارە گردەکەینەوە بۆ ئەو ڕێگەوبانە چەند جار لە گیرفانی خۆمان پارەمان خڕۆ کردا دە جاش باسمان کردووە لە کەناڵەکان وتمانە کاکە شتێک بۆ ئەم مەرزە بکەن ئەم مەرزە بە ناو نێودەوڵەتیە کە ڕۆژێک مەسەلەن ئێران هێتە سەرەوە کاکە لە کاکە با کەسێک بێن قسەتان لەگەڵا کە بزان ئێوە شتێکتانێک کەس نییە یعنی کەسێک نییە بڕاتە هانیان و مەسەر بۆی کاکە ئەوە کێشەکەمان وەتانێ خاڵی یەکەم لێرە مەرزەکە بە نێودەوڵەتی کراوە لە ڕووی ئێرانەوە تەطبیق نەکراوە خاڵی دووەم ڕێگاوبانەکەمان ئەتوانی بیبینیت زۆر خراپە یعنی هەموو ئەرکێکی ئەم ڕێگاوبانە لە ئەستۆی شۆفێرە هیچ لایەنێک هیچ حکوومەتێک بۆ مەترێکی ڕێگاوبانەکەش مشوری نەخواردووە هەر هەمووی ئەرکی ڕێگاوبانەکە لە ئەستۆی تاجر و سایقە کەبارێک دێتە ناو ساحەی گومرگی لێرە مەفروزە بارەکە کەشفی بۆ بکرێ کە من کەشفی گومرگی بانەکەم کە عریزە جەڵدی گومرگی ڕاگەندی گومرگی تەقدیمی گومرگەکەم ئەم پیاوە بەڕێزە دێت بەخۆی بە دوو مۆزەفیکە کە برادەر و دۆستی خۆین لە گومرگەکەیە پێکەوەن لە ئەسنای دەوامان یەکێکیان کە کەشفی بارەکەمان بۆ ئەکات دواتر کە ئەچین ئیش و کاروباری گومرگی بۆ بکەین لە دوای ئەوەی کە 30,000 پارە دەرئەچێت 30,000 تەواوبوونی کاری گومرگیە لە دوای ئەوەش کە لە حرەمی گومرگ ئەچێتە دەرەوە تقریبا 20 کیلۆمەترێک تێ ئەپەڕێ سیارەکە لەوێش دووبارە ڕای ئەگرن چیمان بۆ کردووە لێرە لە ناو ساحەی گومرگی سەر لە نوێ لەوێش دووبارە بار ئەپشکننەوە و بارداگرنە سەر عرز لەبارەی وەستاندنی کارەکانیان و مانگرتنی شۆفێرانەوە بەڕێوەبەری گومرگی گەرمیان داوا لە شۆفێران کرداوە کارەکانیان لە نووسراوێکدا بەرز بکەنەوە و بەڵێنیدا هەوڵی جددی بدات بۆ چارەسەرکردنی کێشەکانیان سەرتەکی بەمۆ لە ڕووی ئیداریەوە سەر بە پارێزگای هەڵەبجەیە بەڵام مەرزی پشتە لە ڕووی ئیداریەوە سەر بە دەروازەی سنووری نێودەوڵەتی پەروێزخانە لە ئیداری گەرمیان شۆفێرانی ژەخت لەوە دەکەنەوە کە بەرپرسانی ئەو مەرزە خۆیان بە بەرپرسیار نازانن بەرامبەر بە داواکاری و کێشەکانیان دەروازەی سنووری پشتە لە ساڵی 1992 دروست بووە و 1700 شۆفێر مانگانە شوشە و کەرەستەی پلاستیکی و شمەک و کاڵای جیاواز لە نێوان عێراق و ئێران دەگوازنەوە و شیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام مەرزی پشتە لە سنووری پارێزگای هەڵەبجە